پێچەوانەی زۆرێک لە هاوڕێ جۆتێرەکانی کە بەرهەمەکانیان بەهۆی گەرمای سوتینەری عێراقەوە لەم هاوێنەدا لەناو چووە، جوتیارێکی باخی خورما عەباس عەلی عەبدولەتیف دەڵێت بە گەرمیەوە پێشوازی لە وەرزی هاوین کرد. بەرزبوونەوەی پلەکانی گەرمە لە شاری بەسرە لە باشووری عێراق کە دەگاتە نزیکەی 50 پلەی سەدی پێوەستە بۆ ئەوەی بەرووبوومەکەی خێراتر پێ بگات. هەروەها پلەی گەرمی چۆنیەتی بەرهەمەکەی باشتر کردووە. احنا ننتظر الجو الحار على احر من الجو. ئێمە بە پەرۆشەوە چاوەڕێی پلەی گەرمای بەرز دەکەین. لە کاتێکدا کاریگەری کردوتە سەر هەندێکی دیکە. هەندێک کەس پلەی گەرمی بەرزیان ناوێت چونکە دەبێتە هۆی کەش و هەوای خراپ و تێکچوونی کارگوزاریەکان و هەروەها کاریگەری دەکاتە سەر دار و درەختەکان و دواکەوتنی خەڵک لە کارکردن. بەڵام بۆ ئێمە چاوەڕێی پلەی بەرزی گەرمی دەکەین چونکە بۆ پێگەیشتنی خورما بە خێرایی بۆ ئێمە باشە. جگە لەوەش دەڵێت پلەی گەرمای بەرز بە واتاییە کە ئەو دەتوانێت دۆشاوێکی خورما بەرهەم بهێنێت کە بە دەم ئەناسراوە. احترقت الأوراق مالتها ما تتحمل درجات حرارة عالية. جگە لەمەش سوودی لە پلەی گەرمی بەرز وەردەگرین چونکە دۆشاوی خورما دروست دەکەین کە لە نێو بەکارهێنەراندا زۆر بەناوبانگە. تەنها لە پلەی گەرمی بەرزدا دروست دەکرێت. ئەم خورمایانە دەبرێن و دەخرێنە ناو کۆمپرێسەرەوە و دواتر دەخرێنە بەر تیشکی خۆر تا تیشکی خۆری چڕتر لێیان بدات دۆشاوێکی باشترمان دەست دەکەوێت کە بە دەمعە ناسراوە. بەرپرسانی بەڕێوەبەرێتی کشتوکاڵ ئاماژە بەوە دەکەن کە پلەی بەرزی گەرما پێوەستە بۆ ئەوەی ئەم میوەیە لە ڕەنگی سەوزەوە بگۆڕێت بۆ زەرد. هذا نخلة حلاوي وهذا عتق حلاوي. گەرمترین پلەی گەرمی لێرە لە بەسرا بەڕاستی بەرزە. ئەمەیە کە ئێمە پێی دەڵێن پلەی کەڵەکەبووی گەرمە کە پێویستە بۆ ئەوەی ئەم میوەیە لە سەوزەوە بگۆڕێت بۆ زەرد. پێویستی بە ئاستێکی دیاریکراوی پلەی گەرمی کەڵەکەبوو هەیە. وشکە ساڵی و پلەی ئەوپەری گەرمای زۆر زەوی کشتوکاڵی وش دەکات و بەشێکی زۆری عێراق لە مانگەکانی هاویندا شوێنی نیشتەجیبوون تیاندا زەحمەتە. عێراق لە ساڵانی ڕابردوودا پلەکانی گەرمایی پێوانەی تۆمار کرد کە لایەنی کەم 52 پلەی سەدی بوون.